سەرکردایەتی دوای ئەوەی کە گفتوگۆی کرد ئێمە کاتی خۆی ڕێککەوتنێکمان هەبووە بینی پارتی و یەکێتی بۆ ئەوەی کە هەموو سەرۆکایەتیەکان بە شێوەیەک بیتن زۆرێک لە تەوافقاتی تێدا بیتن ئێستا مەسەیر دەکەین مەسەلە سەرۆکی هەرێم دوو جێگریە بەڵام سەرۆکە و سەر جێگرێکە ئەمە مەسەلە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی سەرۆک حکوومەت بەڵام لە پەرلەمان پارتی دێدرێ ئەمە سەرۆکایەتیە ئەمە مەسەلە بە شێوەیەکی خراپیانی مەسەلە هەرچی ناشیرنیەکانی خۆی هەمووی ئەم ویستە حیزبی و عشایری و کەسیانەی خۆی هەیە هەمووی دەهینتن لە پەرلەمانیانی بە شێوە شێوەکان پەرلەمان خراپ بەکاردەینیتن بۆ ئەمە وەکو سەرکردایەتی یەکێتی بڕیارماندا کە سەرۆکی پەرلەمان سەرپەرشتی هیچ کۆبنەوەیکی پەرلەمان نەکاتن و داوای هیچ جەرسەیەکی پەرلەمانیش نەکاتن تاکو ئەوەی کە پارتی ڕێز لەو ڕێککەوتنی کاتی خۆی نێوانی پارتی و یەکێتی دەگریت یاخودەوەتە پێداچوونەوە بە جۆرە فۆرمێکی تر دەکرێتن لەم بینەدا ئاجینا مەسەلامە نەماگوتوە دەوامی پەرلەمان ئەندامانی پەرلەمان نەستنە پەرلەمان یاخود مەسەلە کارمەندەکان یاخود ڕاوێژکارەکان یاخود هەر فەرمانبەرێکی تر لە پەرلەمانی کوردستان تەنها ئەوەیە کە دەبێ پارتی ڕێز لەم ڕێککەوتنە بگرێتن کە کاتی خۆی لە بینی پارتی و یەکێتی کرایە کردەوە بۆی کە ئەو بابەتانی کە بابەتی پەیوەندیان بە ژیان و گوزەرانی خەڵکەوە لە نەبوونی موچە بڕێنی موچە و قەیرانی داراییەمانە ئێمە بتوانین ئەمە لیژنەمانیەکان راپۆرت ئامادە بکەن و بانگێشی حکوومەت بکەین بۆی بێن لەسەر ئەمانە قسە بکەن لەم سوانگەیەوە ئەگەر کۆبنەوەکان ئەم چەند ڕۆژی کە لە بەردەسامەوە وا دانرا بکەم لەسەر ئەم بابەتانە ئەگەر قسە نەکرێت کردنی جەلسە کۆبوونەوەی فەرمی لە پەرلەمانی کوردستانە هیچ ئەهمیەتێکی نییە ئەگەر بۆ ئەم بابەتانە بێ هەر لەم سۆنگەیەوە سەکرتایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەمان ڕێی هەیە کە پێویستە کە قسەکردنی کۆبنەوەکانی پەرلەمان لەسەر ژیان و گوزەرانی خەڵک بێر بۆیە کۆبنەوەکانی کۆبنەوەی فەرمی لە پەرلەمانی کوردستان ناکرێت هاوکو ئەم بابەتانە نەکرێت ئێمە قەیرانانەی کە دروست بوون قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستانە کە پێویستە هێزە سیاسەکان بە یەک و کۆبنەوە ئەو بێمتوانێنیان هێزە سیاسەکان هاو بەسەڵەکە بشکێنرێ بە تایبەت لە ناوێکی لە بنیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە کە ماوەیەکی زۆرە قسە لەسەرەوە کرێ کۆبنەوەی هەردوو مەکتەبی سیاسی بکرێ بۆی بتوانرێ لێەوە بەشێک لە ئەو کێشانەی کە لە نێوانمانە هەیە و بەسەڵەکەی کە هەیە بشکێنرێت و بتوان چارەسەری هەموو کێشەکانمان ئێستا خۆ کۆبنەوەی جەلسەنی ئەمڕۆ کە دوای بەرارەکەی کۆبنەوەی سەرکردایەتی ئەمڕۆ لە پەرلەمان بووین هیچ تەوجیهێک بێمە نەدراوە کە بەشداری کۆبنەوەی لیژنەکان و بەشداری یاچوونمان بۆ ناوبینای پەرلەمان نەبێت و سەرۆکی پەرلەمانیش هەر بەڵامەوەی کە هەیە جەلسە ناکرێت تاوەکو ئەم کێشانە عیلاج نەکردن و چارەسەر نەکردن و کۆبنەوەکان بەردەوام نەبن تایبەتی کۆبنەوەی نێوانی یەکێتی و پارتی